دوێنێ کۆنفرانسی نێودەوڵەتی ئۆتیزم لە هەولێر بەڕێوە چوو و ئەمڕۆژ ئەو کۆنفرانسە بەردەوامی دەبێت واتە کۆنفرانسەکە بۆ ماوەی 2 ڕۆژ دەبێت دوێنێ یەکەم ڕۆژی بوو و ئەمڕۆ دووەم ڕۆژی کۆنفرانسەکە دەبێت. هەڵبەتە لەم کۆنفرانسەدا چەند بابەتێک باس دەکرێتەوە و هەوڵ دەدێت لە ڕێگەی ئەم کۆنفرانسەوە خزمەت یاخود هاوکاری ئەو کەسانە بکرێت کە توشبووی ئۆتیزمن و چارەسەرێک بۆ کێشە و گیر و گرفتەکانی توشبووانی ئۆتیزم و خێزانەکانیان بدۆزرێتەوە. بەڵام میرەبان هەر لە کۆنفرانسەکە باز لە نیشانە و هۆکارەکانی توشبوون بە ئۆتیزمەکرێ ئەمە جگە لەوەی چەند توێژینەوەیەکەیە کە سەبارەت بە نەخۆشی ئۆتیزم هەم دوێنێوە خۆ داماژەت پیا و هەم ئەمڕۆژ لە کۆنفرانسەکە تاوتوێکرێت و لەلایەن ئامادەبووانەوە گفتوگۆی لەبارەوە جا ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانێکمان دەبێت کە تایبەت بەم کۆنفرانسە قسەمان بۆ دەکات کە ئەویش بەڕێزیان تانیا بەدرێدین پسپۆری دەروونزانیە ڕاستەخۆ لەگەڵمان دەبێت. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. سەرەتا لە کۆنفرانسەکەەوە دەست پێ دەکەم بە شێوەیەکی گشتی ئەم کۆنفرانسە چۆن دەتوانێت خزمەت بە توشبووانی ئۆتیزم بکات و ناوەڕۆکی کۆنفرانسەکە بە دیاریکراوی خۆی لە چیدا دەبینێتەوە. بەڵێ سەرەتا کاتتان باش. سپاس. طبعا ئەم کۆنفرانسە نێودەوڵەتیە بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان دەبەسترێت کە کۆنفرانسێکە تایبەتە بە شەبەنجی ئۆتیزم. بێگومانە کۆنفرانسە تەنها عراق نییە بەڵکو بەشێک لە وڵاتانی جیهان و هەروها وڵاتانی دراوسەی تێدا بە نمونە وڵاتی ئوردنە، وڵاتی سووریا، وڵاتی مسرە کە تێیدا هەمویان بەشدارن لەم کۆنفرانسەدا. لەم کۆنفرانسەدا طبعا باس لەوە کراوە کە ڕێژەی ئۆتیزم لە پێشتر و لە ئێستادا و لە داهاتوودا طبعا دیراسەی هەر سێلایەن دەکرێت ئایا لە داهاتوودا چەند دەتوانرێت کۆنتترۆل بکرێتن و لە ئێستادا ڕێژەکەی چەندە و هەروها لە پێشتریش ڕێژەکەی چەند بوو. کەواتە ئەگەر بێت و ئێمە تەماشای و کۆنفرانسە بکەین بە پێی ئامارانەی کە ڕایان گەیاندووە دەتوانین میکانیزمێکی باش دابدرێت بۆی لە ڕووی ڕاهێنانەوە کۆنتترۆلی ئەو منداڵانە بکرێت کە تووشبوون بە ئۆتیزم بۆ ئەوەی بەرنمەیەکی تۆکمەی زانستیان بۆ دابدرێت بۆی لە داهاتوودا بتواندرێت ئەو منداڵانە دووبارە بگەڕێنەوە ناو کۆمەلگا و درێژە بە خوێندن بدەن و هەروها دایک و باوکەکانیش ئەو گرفتەی کە هەیەە تا ڕادەیەکی کەم ببێتەوە لێیان. طبعا کۆنفرانسەکە سەرەتا هەریکە لە وڵاتان کە سەرۆک بەشی تربیە خاسەیان پەروەردەی تایبەتیان تێدا ئامادە بوو هەرێک باسی لە وڵاتی خۆی کرد و باسی لە ئامارەکانی وڵاتەکەی خۆی کرد و هەروها سەرڕایوەش باسی لە توێژینەوەکان ئەو وڵاتە کرد و جگەلەوەش لەو کۆنفرانسەدا تیشە خرا سەر ئەو توێژینەوە نوێیانەی کە سەرمێنراوە هۆکاری توشبوون بە منداڵی ئاوتیزم چییە و سەرڕایوەش ڕێگە چارەسەریەکان چیە. هەرچەند تا ئێستا ئێمە دەزانین کۆمەڵێک هۆکار خراوەتە ڕوو بەڵام هۆکارەکان تاوەکو ئێستا نەسەرمێنراوە تەنها توێژینەوە. بەڵێ کاک تەنیا جیاواز لە کۆنفرانسەکە ئەوەی تۆ ئاگاداربی ئایا ناوەندی ئۆتیزم لە هەموو شار و ناوچەکان هەیە بۆ ئەوەی ڕاهێنانیان پێ بکرێ و دووبارە بۆی بگەڕێنەوە بۆ خوێندنگەکان؟ بەڵێ بەڵێ تاوان پرسیارێکی زۆر گرنگە. ئێمە ئێستا بەپێی ئەو ئامارە نافەرمیەی کە هەیە لە هەرێمی کوردستان زیاتر لە 3739 توشبوومان هەیە بە ئۆتیزم واتە ئامارەکان هەرچەندە نافەرمینە چونکە ئەو ئامارانە لە کوێ وەرگیراون ئەو ئامارانە طبعا لە سنتەرەکان وەرگیراون هەم سنتەری حکومی و هەروها هەم سنتەرە ئاهلیەکان و ئەگەر سەیریش بکەین لە هەرێمی کوردستان بەگشتی دەبینین 44 سنتەر هەیە. طبعا ڕەنگە لەو 44ش ئەگەر چاریان لێ دەرکەین سنتەری حکومینە ئەوش بە حکومیەوەی کە لە هەولێر سنتەرێکی و لە سلێمانی و بە هەمان شێوە لە دهۆک و هەروها لە شوێنی تر من ئەمە باگەر دەزانمەگە 4 سنتەر هەبێتن لە هەرێمی کوردستان سنتەری حکومی چ سنتەرەکەیت کە دەبێت سنتەری ئاهلی بن. طبعا ئەو ئامارانەی کە بڵاو کراوەتەوە ئەوەندە سەنتەرە هەیە و ئەوەندە توش بۆ هەیە هەمویان ئاماری نافەرمی لەبەر ئەوەی توشبوومان ڕێژەی زۆر
ئەو ئامارێک کە بڵاو کراوەتەوە دەبینین ڕێژەکەی کەمە بە پێی ئەو داتایانە هەیە لەبەرەوەی بەشێکی زۆر لەو منداڵانی کە توش بوون بە ئۆتیزم ڕەنگە ڕاهێنانیان پێ نەکرێت لە ماڵەوە بن یاخود ڕاهێنەری تایبەتیان هەبێتن کەواتە بۆ ئێمە ناتوان بڵێین ڕێژەی ئامارێکی تەواوی فەرمیمان لە بەردەستدا هەیە لە هەرێمی کوردستان کە ئەوەندە ڕێژەی ئۆتیزممان هەیە و بەنسبەت پرسیارەکەی جەنابت ئایا لە هەرێمی کوردستان سنتەرەکان توانای ئامادەکردنی منداڵێکی ئۆتیزمیان هەیە بۆی بتوانن بچینە قوتابخانە بێگومان نەخێر ئەگەر سیر بکەین ئێمە وەکو باسم کرد کە 44 سنتەرمان هەیە ئەگەر هاتو هەر ساڵی سنتەر یەک منداڵ ئامادە بکە بۆ قوتابخانەکەواتە ئێمە توانیمانە 44 منداڵ ڕەوانەی قوتابخانە بکەین بەڵام بەداخەوە تا ئێستا بەدەگمەن حاڵەتی وا دەبینین هیچ سنتەرێک و سنتەری حکومی و سنتەری ئەهلیش بەدەگمەن حاڵەتی وا لە هەبووە ناڵێم نەبووە بەڵام هەبووە ڕەوانەی قوتابخانە کراوە ڕەنگە ئێستا و پرسیارە لای جەنابتان دروست بێت ئایا هۆکار چییە بۆچی ئەو سنتەرانەی ئێمە ناتوانن منداڵێکی ئۆتیزم پەروەردە بکەن دووبارە بیان گەڕێنەوە بۆ ناو قوتابخانە طبعاً با لە یەکترینە شارینەوە ڕازگۆ و ڕاشکاوانە قسە بکەین بەشی زۆری ئەو سنتەرانەی کە لە هەرێمی کوردستان هەیە بە سنتەری حکومی بە سنتەری ئەهلیەوە هیچ سنتەرێکیان پرۆفیشنەڵ نین هیچ سنتەرێکیان زانستی نین لەبەرچی زانستی نین لەبەر کۆمەڵێک شت یەک لەوانە ئەگەر سەی بکەین لە ڕووی بیناوە طبعاً هیچ بینایەک کە لەوانەیە هەیە لە سنتەرەکان بینایەکی زانستی نین واتە شیاو نین بۆ منداڵێکی ئۆتیزم کە بتوانێت تێیدا ڕاهێنانی بکە ئەگەر سیر بکەین بەشی زۆری سنتەرەکان ڕوبەرەکەیان تەماشا دەکەین لە 200 متر و 300 متر تا 500 متر دەست پێ دەکات تەوانە منداڵی ئۆتیزم پێویستی بە ڕوبەرێکی زۆر فراوانتر هەیە پێویستە کۆمەڵێک چاڵاکی تێدا ئەنجامدا وەکو گۆڕەپان و مەلەوانی و وەک کۆمەڵێشتر و هەروە خاڵێکی تر کە زۆر گرینگە کە بۆچی دووبارە پرسیارە بکەینەوە کە سنتەرەکان بە ئەهلی و بە حکومیەوە ناتوانن منداڵ بەرهەم یان دووبارە پەروەردە بکەن بۆ ناو قوتابخانەکان ئەویش کێشەیمە ئەوەیە کە کەسانی ئەکادیمی پرۆفیشناڵمان نین بەداخەوە و بەشی زۆری سنتەرەکان کە من ئاگادارم تەنانەت پسپۆڕیەکانیشیان دەنوزانینیە یان پەروەردەی تایبەتیان کلینیکال سایکۆلۆژیە بەڵکو کۆمەڵێک بەڵێ باست لە کۆمەڵێک گرفتی سەکان تاوەکەمیان هەڵبەتار پەیوەندیدار بە قسەکانی بەڕێستانەوە و پەیوەندیداریش بە کۆنفرانسەکەەوە باس لە کێشەوگیر و گرفتەکانی سنتەرەکان کرد ئەم کۆنفرانسە کە سازکراوە ئەم کێشەوگیر و گرفتانی تیا باسکرا یاخود ئەم کۆنفرانسە دەرگایەک بوو بۆ چارەسەرکردنی ئەو کێشەوگیر و گرفتانە بەڵێ طبعاً ئەم کۆنفرانسە شتێکی زۆر گرنگی تێدا بەدی دەکرا ئەویش بۆ یەکەم جار بوو لە هەرێمی کوردستان کە ئێمە بتوانین پەیوەندیەک دروست بکەین پەیوەندی لە نێوان هەرێمی کوردستان پەیوەندی لە نێوان عراق و وڵاتانی دراوسێەوە پەیوەندی لە نێوان عراق و وڵاتانی ئەوروپا تێیدا زانیاری بگۆڕینەوە تێیدا پەیوەندیمان هەبی چونکە بەشی زۆری سەرۆکی بەشی پەروەردەی تایبەتیەکان کە لە وڵاتانی ترەوە هاتبوون لێرە ئامادە بوون و ئەوانیش کەسانی ئەکادمی پرۆفیشنەڵن بێگومان ئەوە دەبێتە هۆی ئەوەی کە ئێمە ئاڵوگۆڕی زانیاری بکەن وهروها زانیاری و هەروها تێژینەوەکان لەوان وەربگرین و سوود بەخش بین بەنسبەت ئەوەی من حەزم دەکرد باسی ئەو بابەتەکەم کە زۆر گرینگە بەڵێ هەڵبەتە کاکتانیا حەقی دوایش بە بابەتەکەی بەڕێستان دەدەین بەڵام باجارە لە ناوەڕۆکی کۆنفرانسەکە لا نەدەین دەمەوێت بزانم ئەو توێژینەوانی لە کۆنفرانسەکەدا باسکراوە هیچ توێژینەوەیەکی تازە هەبوو یاخود بۆ دیوەی کە لە مێژە ئێمە دەڵێن کە تەکنۆلۆژیا کاریگەری لەسەر ئۆتیزم هەیە هیچ توێژینەوەیەک لەم کۆنفرانسەدا لەسەر ئەم بابەتانە باسکراوە بەڵێ طبعاً لە ڕۆژی یەکەمدا زیاتر قسە لەسەر بابەتە جیناتەکان کرا ئایا جینات بە نمونە چەند هۆکارە و چەند کاریگەری دروست دەکاتن لەسەر تووشون بۆ ئۆتیزم ئایا بۆ ماوەی چەند کاریگەری هەیە طبعاً زیاتر باس لەو بابەتەی کرا وەکو توێژینەوە هیچ توێژینەوەیەکی نوێ نەخراڕوو بەڵکو ئەمڕۆ بڕیارە و کۆمەڵێک توێژینەوە بابەتی نوێ بخرێتە ڕوو ڕۆژی یەکەم زیاتر بابەتەکە قسەکردن بوو لەسەر ناساندنی وڵاتان و هەروها بڵاوکردنەوەی ئامارەکانیان و هەروها بڵاوکردنەوەی ئەو توێژینەوانی کە تیاندا ئەنجام داوە و هەروها قسەکردن لەسەر ئەو هۆکارە بایۆلۆژیانێک کە کاریگەری لەسەر دایک دروست دەکاوا لێ دەکات کە منداڵ ببێتە منداڵێکی ئاوتیزم یان توش بوو بە ئۆتیزم بۆیە لە ڕۆژی دووەمدا زۆرترین توێژینەوە تێیدا ئاماژە پێ دەکرێت
ڕەنگە لە بەرنامەی داهاتوو ئەگەر ئامادە بووم ئەو کاتی باز لە ئەو توێژینەوە گرنگانە دەکرێت کە لەمڕۆدا بڵاو دەکرێتەوە یان باز دەکرێت. بەڵام کاک تەنیا جیاواز لە بابەتی کۆنفرانسەکە لەگەڵ بەرەو پێشچوونی تەکنەلۆژیا و بەکارهێنانی ئامێری زیرەک لەلایەن مناڵانەوە کە دەوترێ یاخود وەک باز دەکرێت کە ڕێژەیەکی کەم لە ئۆتیزم لە بەشێوەیەکی گشتی لە مناڵان هەیە کە ئامێری زیرەک بەکارێنن ئایا هیچ توێژینەوەیکی زانستی ئەمەی سەلماندوو یاخود پشتڕاستی کردوێتەوە؟ بەڵێ طبعاً ئێمە شتێک بە هیچ شێوەیەک تەکنەلۆژیا مۆبایل ئایپاد منداڵ توش ناکات بۆی بێتە منداڵێکی توش بۆ ئۆتیزم بەڵکو تەکنەلۆژیا مۆبایل یان هەر ئامێرێکی تر کاتێک کە منداڵ بەکاری دێنێت وا دەکات ئەگەر منداڵەکە ئاوتیسمی هەبێ خودی خۆی ئاوتیسمەکەی تونتر دەکات واتە دەبێتە هۆکارێک یان پاڵنەرێکی بەهێزتر بۆی منداڵەکە تووشی شڵەژانی شەبەنجی ئاوتیزم بێت کەواتە بە هیچ شێوەیەک نە مۆبایل نە ئایپاد منداڵ توش ناکات بە ئۆتیزم بەڵکو هۆکارێکە بۆ ئەوەی بێستری بکە بەڵام شتێکێ بالەبیر نەکەین توێژینەوەکان تەندروستی جیهانی ئەوەی سەلماندووە جگەلەوەی کە ئەمە حاڵەتێکمان هەیە کە پێی دەگوترێت ئاوتیزم بەڵکو حاڵەتێکی ترمان هەیە جیالەوە کە پێی دەگوترێت ئۆتیزم ئەویش حاڵەتەیەکە ئێستا خەریکە ناوی دەبن بە نەخۆشی شاشە بەشێک لە منداڵان بەهۆی ئەوەی کە مودەیەکی زۆر یان چەند سەعاتێک بە بەردەوامی تەکنەلۆژیا بەکاردێن کاریگەریان لەسەر دروست دەکات وایان لێ دەکات کە پەیوەندی کۆمەڵایەتی دروست نەکەن وایان لێ دەکات کە فێری قسەکردن نەبن و هەروەها لێ دەکاتن کە تەرکیز نەکەن و سەرڕای ئەوەی کەوزەیەکی زۆریشیان دەبێت بە ناچاری کە تووشی حاڵەتی فرەجولەیی دەبن کەواتە ئەو حاڵەتی تۆ باست کرد ڕەنگە جیاواز بێت لەگەڵ ئەوتیزم بەڵام بەداخەوە بەهۆی ئەوەی کە ئەمە پزیشکی پسپۆر و ڕاهێنەری پسپۆرمان نییە دەبینین کاتێک کە تەشخیصی منداڵێک دەکرێت بە هەڵە تەشخیص دەکرێت بە خێرایی ناوی لێ دەندرێت ئاوتیزم یان پێی دەڵێن ئۆتیزم بەڵام بەداخەوە لە کۆتایەکە دەبینین منداڵەکە ئاوتیزم نییە باشەوەی کە ڕاهێنانی پێ دەکرێت دەبینێت منداڵێکی نۆرماڵە و هیچ گرفتیشی نییە بەڵکو شاشەکە کاریگەری لەسەر دروست کردەوە وای کردووە کە تەرکیزی نەبێت وای کردووە کە فێری قسەکردن نەبێت وای کردووە کە تێکەڵی کۆمەڵگا نەبێت وای کردووە کە جوولەی زۆر بێت چونکە هیچ ساڵاتیشی ئەنجام نەداوە و بەردەوام بە دیار شاشەوە و بەنسبەت بەڵێ کاک تەنیا ئێمە چۆن بزانین کە مناڵێک تووشی ئۆتیزم بووە یاخود ڕێژەیەکی کەم ئۆتیزمی تایە لەو بارێشەوە هیچ توێژینەوەیەکی زانستی و ئەکادیمی هەیە؟ بەڵێ بەڵێ طبعاً ئێستا توێژینەوە زۆر هەیە لەبارەی ئەوەی کە ئایا ئێمە چۆن نیشانەکانی ئەو منداڵانە بناسینەوە کە توش بە ئۆتیزم طبعاً لە نوێترین توێژینەوە پێمان دەڵێت کە دەکرێت ئێمە منداڵ لە تەمەنی سێمان جیەوە بناسینەوە بۆی بتوانین کاو منداڵە ئایا توش بە ئۆتیزم یانە ئەمە وەکو توێژینەوەیە تا ئێستا نەسەلماندراوە کە توێژینەوەیکی دقیقەیانە من وەکو خۆم وەکو هەم ڕاهێنەر وەکو پسپۆرێکی باری دەروزانی زۆر لەگەڵ ئەو توێژینەوەی نیم زۆر باوەڕم بەو توێژینەوەی نییە کە لە تەمەنی 3 ساڵیدا تەشخیص کرێ و عادەتەن لە تەمەنی 2 ساڵیدا زیاتر تەشخیص دەکرێت لەبەر چێ هۆکارەکەی چییە لەبەر کاتێک هەندێک سلوک هەیە کاتێک کە تۆ لە منداڵێکی تەمە 3 ساڵی دەبینی ئەگەری ئەوەی هەیە ئەو سلوکانە لەگەڵ منداڵێکی تر جیاواز بێ بەڵام مەرزنیە ئەو منداڵە ئۆتیزم بێ بەڵکو توێژینەوەکان ئاماژیان بۆ کردەوە منداڵانێک کە تەماشای دایکیان ناکەن بە تایبەتی لە تەمەنی سێمانجیدا و هەروها زەردەخەنە ناکەن و هەروە کاتێک کە شیری دایکیان دەخۆن و تەماشایان ناکەن و هەروە کاتێک لە 3 ساڵ پێویستیان بە گغە و هەندێک دەربڕینی هەندێک دەنگ هەیە و دەنگانەش دەرنابڕن و هەروها لە کاتی بەرمونە ڕوودانی هەر شتێک یان دەنگێک ئەوان هەستیار نینە ئەوان پێیان وایە کە ئەو حاڵەتە دیاری دەکرێت بە ئۆتیزم ڕەنگە منداڵەکە توش بوو بێ بە ئۆتیزم بەڵام لە ڕووی علیمێکی کە ئێستا زیاتر بڵێن کەسانی پسپۆر پشتی پێدەبەستن ئەوەیە کە منداڵ دوای تەمەنی 2 ساڵی تۆ دەتوانی دەستنیشانی ئاوتیزمی بکەیت بەڵام پاشان بە ستاندەری جیهانی بەو شێوەیە تۆ دەبێت بەلای کەمی ساڵێک ڕاهێنان بەو منداڵە بکەیت
ئەو کات دەتوانانی تەشخیصی ئەو منداڵە بکەی ئایا ئاوتیسمە یان حاڵەتیشی تری هەیە چونکە بەڕاستی بەداخەوە بەشێک لە پزیشکان و بەشێک لە ڕاهێنەران کاتێک کە تەشخیصی منداڵێک دەکەن پێی دەڵێن ئاوتیسمە بە 5 خولەک یان هەندێک زار لە ڕێگەی فۆرمێکی دەپرسیاریەوە لە دایک و باوکی دەکەن بە خێرایی تەشخیصی دەکەن دەڵێن ئۆتیزمە پاشان کە ڕاهێنانی پێ دەکەی دەبینێ و کەسە ئۆتیزم نییە بەڵکو بەهۆی بەرکەوتنی لەگەڵ شاشەیان بەهۆی هەندێک گیر و گرفتی دەرونیەوە ئەو منداڵە تووشی ئەو حاڵەتە بووە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ تەنیا بەدردین پسپۆری دەروونزانی دووبارە سپاسکە لەهولێرەوە لەگەڵمان بوویت. بەڵێ یاکەم هەڵبەتە بابەتی ئۆتیزم زۆر قسە لە خۆ هەڵدەگرێت میوانەکەمان پێما بە ئەویست لەسەر بابەتەکە زیاتر قسە بکە بەڵام کاتی بەرنامەکە هەر ئەوەندە بوو بەڵێ هەڵبەتە بەرنامی بەیانی کورسانی و بەشێکی دیکەی بەرنمەکانی بەیانی با بڵێن بەرنمەکانی کورساتیش تشک دەخاتە سەرەوە بابەتانی کە گرفتە بە تایبەتی چەندین جار ئیش لەسەر کێشە و گیر و گرفتەکانی ئۆتیزم و خانەوادەکانیان کراوە. بەڵێ ئەمڕۆژ بڕگە بابەتەکانی بەیانی کورسانی زمان کۆتایی هاتوو بەیانی لە سەعاتش پشت بەخوا بڕگە و بابەتی جیاواز ئامادەکەین. سپاس بۆ بینەربوونتان کاتتان ئارام بێت ماڵتان ئاوەدان هەر شاد بن.